بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەیەکی تری تەندروستیەوە سڵامی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. ئازیزان، بۆ ئەم هەفتەمان دوو بابەتمان لەسەر زانیاری تەندروستی بۆتان حازر کردووە کە بێش ئەوەی بڕووینە سەر پێشکەشکردنی بابەتەکان نامەیەک بەدەستم گەیشتووە کە ئەمن ئەو نامە کە لەلایەن یەکێک لە بینەرەکانەوە نراوە من بۆتانی ئەخوێنمەوە و پرسیاریشی کردووە، من جوابێکی کورتیش بۆ نامە ئەدەینەوە. ئەم بینەرە دوای ئەوەی کە دەستخۆشی کردووە لە دەستەندەرکاران بەرنامەی تەندروستی وای نووسیوە کە ناخۆشی سیل لە زیندانەکان زۆرە و هەروە لە ئەخباریشە بڵاوە بێتەوە جاروبارێک. نووسیە کە ماوەیەک لەوە پێش لە زیندان ئازاد بووم بەهۆی وەزعیەتی نامەطلوبی ناو زیندانەکان وە پێڕانەگەیشتن بە نەخۆشەکان. پاش ئازادبوونم چووم و ئازمایشمدا بۆ ئەوەی کەزانم تووشی سیل نەبووە، ئازمایشەکەیش ئازمایشی خەڵکی سینەیان لێگرتووە. وای نووسیوە کە جوابەکە منفی بوو. ئایا هەرو ئازمایشە بەسە بۆ یا پێویستەکە دووبارە بچم و ئازمایشگەرێکی تریشی هەیە بۆ ئەوەی کە دڵنیا بێتەوە. پێشەکی بڵین کە زۆر پێ خۆشحاڵین کە ئازاد بووە. دوای ئەوەی شەکە ئیشارەی کردووە وایە لە ناو زیندانەکانە ماوەی چەند ساڵە نەخۆشی سیل بڵاوە بوو بەستەوە بەتایبەت لە ناو زیندانی بەشی ژنانە. هەروە کازانین لە بەشی ژنانە تەنیا ژنان نین کە لەو بەشکەرەکە بە ناو نسوان دیاریان کردووە لە زیندانەکانە، زۆرێ لەوان مناڵەکانیشیان لەگەڵە و هەر ئەو مەترسیە لەسەر ئەوانیشەیە. بەڵام بۆ تاو جێگە بە پرسیارەکەی ئەگەڕێتەوە ئەگەر ئەو ئازمایشە کە ئازمایش خەڵتە یا و ئسمیرە ئەگەر دیار ئەبێت لە 3 جارە بکرێتەوە ئەوەی کە نمونونەکە ئەبێ هین سف بێت، ناشتا بێت، ئەو کاتێک لە خەو هەڵسێت، ئەوە لە 70 تا 80% مەواردە جوابەکەی بە ساحح دەرەچێت. جوابەکەی ئەتوانین بژین ساححە، اشتباهی تێ نییە. دیارە ئازمایشگەرێکی تر هەیە، بەڵام ئەوانە دوای ئازمایش خەڵتەکە ئەگیری و ئازمایش خەڵتە ئەتوانی بڵین کە بۆ ئەوەی کە 100% نەتیجەکە نیشان بدات ئەو ئازمایشە بەسەوە خۆشحاڵیشین کە جوابەکەی منفیە. بەڵام لە بازش مەواردی تریشە تستی ترە ئەگرن بەناوە تستی مانتۆ یا ئەوەی کە توبرکلینی پیاڵێن لەم قسمەت ساعت دەسا میزانی معین لەو توبرکلینە کە تەزریقەکەن ژێر جەڵدی ژێر پێسی 72 ساعت دوای ئەوە بەڕەسیەکەن ئایا بە ئەنازەکەی بە ئەوەی کە چەندێک بڵاو بووەتەوە ئەنازەیەکی تایبەتی هەیە، ئەوە دانی لە ڕێگەر تشخیصەکە ئەو کەسە سلێکە ها لە بەدەنیە سلێکی فعالە، وای ئەتوانین بڵین کە کەسێکەکەی تر ناقلە، ئەتوانێت نەقڵیکە بە کەسێکی تر. ئەکسبەرداری ڕوویەکانی شەیە، ئەکسبەرداری لە سیەکان بۆ ئەوەی بزانن کە دیارە لە سیە نیشانێدات هەتا کەسێکیش بۆ جارێک لەگەڵ کەسێکە توش بووە بە سیل ئەو ئەکسبەرداریە نیشانیەدات، بەڵام بۆ ئەوەی کە وسعەتەکە تا چە ئەنازەیەک بێتە چەندێ بۆ وێنە ئەوانەی کە ماوەیەکی زۆر لەگەڵ نەخۆشینگەری عفونی وەکسی لە سەر و کاریان هەیە، دیارەتوانێت لە ئەکسبەرداریە ئاشعەکە میزانی زۆر لەو باسیلە لەو میکرۆبار لە ناو سیەکانیانە نیشان بدات. هەروەکە ئەم بینەریشمانە شارەی کرد ئەو نەخۆشینە ماوەی کە دیسانەوە بڵاوی کردوەتە تۆ ناو زیندانەکانە بەهۆی کەمتەرخەمی کە دەستەندەرکارانی زیندان هەیەە، ئەوان پشتگویان خستووە و یا ڕایان گەیاندووە کە ئەمە هیچ نییە، ئەمە سل نییە، هەر ئەو نەخۆشی کۆرۆنایە، بەڵام هەر ئەو پشتگوێ خستنە و دەری خستکە جارێکی تر پەرەی سندووە بەتایبەت لە چەندانە زیندانە، یەکێک لەوانە زیندانی ژنانە لە قەرچەکە کە ئەو زیندانە هەوا کە پێشتریش ئشارەم کرد کە مناڵیشی هاتیە و بەهۆی ئەوەی کە ئەو کەسانی کە زیندانن لە قشکر خواری
کۆمەڵگان دەستڕەسییان بە بێداش نەبووە. لەو ماوەی چەند مانگ گوزەشتە تا 1 ساڵ گوزەشتە جەمعی لە فعالینی مەدەنی کە چوون لەو زیندانە کە دییان ئەو وەزعیانەدی بە دەرەوە ڕایانگەیان کە لێرە نەخۆشینی سل بڵاو بووەتەوە. بۆ ئەو نەخۆشی نیشە کەسانێک کە بزانن حاڵەت ئەوەی کە فعالە کەسانی دەوروبەریشی تووشەکات ئەبێ قەرنتینە بکرێ کە ئەو کارە لە زیندانە ناکرێ. دوایەوە متمەین بوون دەرمانیان نەدەن، دەرمانەکەیش دوای ماوەیەکی کورت کە ئەوان دەرمانیان وەرگرتر لەو حاڵەت ئەوەی کە ناقڵ بن ئەوانە دەرەچێت. بۆیە ئەوەی کە هەر کەسێک تا ئەنازەی زانیاری بێت لەسەر ئەوەی نەخۆشیەکان و تەندروستی باشە بۆ ئەوەی کە مەعمور زیندانێ ڕێی زیندانێک ئەگەر کەسێک شکایەتێکی هەیە لەوەی کە قۆزە و کۆکە ئازاریەدات هەڵنەگەڕێتە بێژە هیچ نییە، ئەوە هەرو کڕۆناسا دوایەوە لە ملتانە بێتەوە. لەم ئەخیر جاریشە کە من ئەخبارەکانم تاقیبە کرد، ڕێی زیندانەکەی خەرچەک وای وتووە وتی مشکڵی نییە کە تووشی نەخۆشی سیل بوو بن، ئەو نەخۆشیە کەسێکە تووشێ بێ خۆت بە خۆت پاتەنەکەی یا زدەکەی دروستە بێ لە شیە. بەڵام ئەو شرایطێکە لە زیندانە هەیە، ئەو نسبەت جەمعیەتە، ئەو فاصلەکە لەبین دوودانە زیندانیە هەیە، بە تایبەت ئەم نەخۆشی نیشەکە نەخۆشینێکە لە ڕێگەی هەناسە و منتەقلە بێت. قسەکانی ئەو ڕێی زیندانی قەرچەکە ئەو ڕێی زیندانی ژنانە پێچەوانەی زانستە، زیندانی ئەبێت لە فەزای فیزیکیی مناسب، تەحویەی هەوایەکی مناسب و هەروەها بێداشتی کە حەقی خۆیە ئەو بەرخوردار بێت کە ئەو شتانە لەو زیندانانە نییە. بۆ بەرنامەی ئەم هەفتمان دوو بابەتمان حازر کردووە. یەکێکی لەسەر بەکارهێنانی دەرمانە بۆ مەواردێک کە غەیرز دەرمانی ئەو نەخۆشیە یا بۆ ئەو جۆرە دەردە ئەو دەرمانە دیاری کراوە. یەکێک لەو ڕێگە غەڵەتانەی کە بەدیەکرێ بەکارهێنانی دەرمانە بۆ دابەزاندنی کێش یا ئەوەی کە ئیزافەکردن بەو کێشە یا بۆ خواروبانکردنی وەزنی جەستەیە. پێشەکی ئەوە بڵێم کە دەرمانێک کە هەیە لە بازاڕە ئەو دەرمانە بۆ ناخۆشی دانراوە. بەکارهێناری دەرمان بۆ چارەسەرکردنی قەڵەوی یا زەعیفی کارێکی ئیشتبایە و ئەتوانێت لە بازی حاڵەتە مەترسیدار بێت، پڕ لە خەتەر بێ بە ئەو کەسێک کە بەکاری دێنێت. دیارە هەردوو شێوەکەی یانێ بۆ ئەوەی کە کێش دابەزێنن یا بیبەنە سەرەوە بە غەڵەت لە بازێ لە دەرمانگەر استفادا کردێت کە ئەو دەرمانە بۆ نەخۆشینگەرێکە کە گاهەن ئەو نەخۆشی ناتوانێت نەخۆشینێکی زۆر خەتەرناکیش بێت کە ئەو دەرمانیانە بۆ دیاری کردووە، بەڵام بازێ غەڵەت ئەو دەرمانانە بۆ ئەوە بەکارتێرن کە هەروەکە وتم بۆ دابەزین یا زیاکردنی وەزنی جەستەیانە. یەکی لەو دەرمانانە کە ئەم ماوە باو بووە کە ئەتوانێت کێش دابەزێنێت، دەرمانێکە کە بۆ کەمکاری تیروید هەیە لە ناو بازاڕە. کەمکاری تیروید خۆی ئەوێتە ئەوەی کە وەزن زیابێت. ئەو وەزنیشە وەزنی نییە لە حدێکە کە ئەوە زیابێت کە ئەو کەسە پێویستی بەوە بێت کە ئەسڵی ترین کێشەی لە کەمکاری تیرویدە چوونە سەرەوەی کێشیە. من ئەرزخەمەتیان نەکەم کە چە میزانەتوانێت کێش زیابێت، بەڵام ئەوانەی کە تووشی کەمکاری تیروی دەبن کاتی دەرمانەکە بەکار دێنن احتمالی هەیە، ئەوی احتمالە هەموو کاتێنە کە کەمی کێشیان دابەزێت. بەڵام ئەو دەرمانە کە بوو کەمکاری تیرویدە دەرمانی نییە کە بۆ دابەزاندنی کێش بێت استفادەی لێکەن. محققان دانشمەندان تاقیقیان کردووە ئەو کەسانی کە تووشی کەمکاری تیروی دەون ئەو پەڕی ئیزافە
وەزنێک کە ئەتوانێت پەیاکە 2 کیلو 250 گرم تا 4 کیلو نیمە، یعنی کەسێک کە تووشی کەمکاری تیروی دەبێت وەزنێکی ئاوە زۆر پیا ناکات کە ئەو دەرمانەی کە بۆ کەمکاری تیروی دانراوە بێرێتە خوارەوە. هورمۆن تیروید ئەو هورمۆنە کە تەرەشحەوێت و ئانزیمگەرە کە تەرەشحەکات کاری ئەوەیە کە تەنزیمێک زۆری لە عملکردگەر لەش ها لەسەر شان ئەوە دانن لەو کارگەرە متابولیزم یانی سوخت و ساز، یانی ئەو شتانێک کە ئەخورگێت ئیسە قەنە بە شێوەی قەنە چاوریە ئەو مەوادەسە کە تێتە بەدەن ئەبێ بسووتێت، ئەو متابولیسمە لە کەمکاری تیرویدە کەمترە بێتەوە و کاتێک کە سوخت و سازاتە خوارە و دیارە کێش ئەڕواتە سەرەوە، بەڵام وتمانەوە ئەنازە لە ئەنازەیەکی زۆرە نییە، هەرەوەنە 2 کیلو 250 گرم تا 4 کیلو نیمە. دیارە دەرمانی کەمکاری تیروید ئەتوانێت ئەویش هەموو کاتێنە، بەڵام احتیماڵی هەیە ئیزافە وەزنەکە تەواقف کات لە شوێنەکە بیوێسنێ یا وەزن بێرێتە خوارەوە. دەرمانی کە ناو بازاڕە هەیە دەرمانەکە ناوی لیڤۆتیرۆکسینە، دەرمانێکە مەسنوعیە. ئەو لیڤۆتیرۆکسینە دیارە ناوگەرێکی تریشی هەیە، ناوگەرێکی تجاری هەیە، مەصرفی غیرە نەخۆشینەکە، یانی ئەو کەسە کە نەخۆش نییە بەس وازانێ کێشی ها لە زۆر و پێشیان وتووە کە ئەم قورسە ئەتوانێت کێشی دابەزنێت، ئەتوانێت بێتە عامڵێکە تیروید تەحریک بێت، ئەو هورمۆنە زیاتر تەرەشح بکرێت و عوارزێکی خەتەرناک بەناو تووفان تیروئیدی بۆ ئەو یەک نەفەرە بێرێتە پێشەوە. دیارە هەر کام لەمانە بەحسکەرێکی زۆرە تووفان تیروئیدی، تیروئید چەس، گواتر چەس، بەڵام تا ئەوەی کە لەسەر ئەم بابەتی بەرنامە لەسەر ئەو دەرمانەیە کە لیڤۆتیرۆکسینە. لیڤۆتیرۆکسین ئەوانەیە کە وتم ئەو نەخۆشی کەمکاری تیروئیدیانە نییە، بەکاری تێرن وەکو باقی دەرمانەکان عوارزێکی هەیە. ئەو عوارزە ئەتوانێت ماندوویەتی بێت، دڵە ڕاوکە بێت، لێدانی دڵ تونەکاتەوە، لێدان دڵ لە ئەو سرعەتیە ئەباتە سەرەوە، ئەڕواتە سەرەوە، لێدانەکان دانەکانی ئەڕواتە سەرەوە، هەناسا توانێت تووشی مشکلە بێت، قژوەرین یەکێک لەو تەسیراتە کە هەیەی ئەوەرێت ئەو کەسە هەستەکات کە گڕی گرتووە، ئەحساس گەرمای هەیە، هەروەها ناڕەحەتیگەرێکیش ئەتوانێت لە دڵە وەکو ناڕەسایی دڵ، کەمکاری یا زەعفی دڵیش بێرێتە پێشەوە، و هەروەها ئیشتیها، ئەو ئیشتیهایش لە ناوە بات. ئەمن ئەتوانن لەو عوارزە بێت کە ئەو کەسانە کە دەرمانی لیڤۆتیرۆکسین کە بۆ کەمکاری تیروید دروست بوو بۆ بەکاردێت بە پێچەوانە بۆ ئەوەی کە کێش دابەزنێ کە تەسیرێکی وایشی نییە، ئەو کەسە ئەبێ زۆر بخوات، کاتێک کە زۆری خوارد ئەو کەمکاری تیرویدە لابە، یانە تیروید پڕکارە بێت و ئەتوانێت تا حاڵەتەوە گواتری سەمی تووفان تیرویدی کە ئەویش خۆی نەخۆشینەکە بۆ ئەو کەسەکە غیر ئوسولی غیرە علمی بەکاری تێرێت تووشی بێت. دیارە هەر ئەوە نییە، پێچەوانەکەیشی هەیە، کەسانێک هەیەن کە هەست دەکەن کە زەعیفن، گەرەکیانە وەزنیان بڕواتە سەرەوە، دەرمانێکیش بوو کە هەیە ئیسێژ لە بازاڕە و قورسە کە ئەویش بە ڕاحەتی دەسەکەوێت، ئەویش دگزامەتازۆنە. دیارە دگزامەتازۆن تا چ ئەنازەی کورتون بێت قەوی و زەعیفیەکەی، بەڵام بە حەدێک عوارز جانبیەکەی فرەیە کە شاید لە 20-25 دانە عوارز جانبی زۆرتر بێت، بەڵام ئەوانەی کە زۆرترین تەسیری هەیە یانی عارزە جانبیەکەی ئەو عارزە کە منفیە، ئەو کەسانی کە دگزامەتازۆن بەکاردێنن. دگزامەتازۆن دیارە دەرمانە، بەڵام دەرمانێکی
موقتە لە حاڵەتگەرێکی حادە ئەویش ماوەیەکی کورت بۆ ئەو نەخۆشانە تەجویز دەکرێت بەڵام کەسێک بە ئەوەی کە نیەتی تری بێت وەکو ئەوەی کە کێشی بواتە سەرەوە عوارزێکی خەتەرناکی هەیە یەکی لەو عوارزە کە ئەیە و کەسێکە دوای ماوەیەوە ئەمە بەکارتێرێت کەسەکە پەرخاشگەرە زوو تووشی خەلەل و مشکڵاتی عەسەبیە بێت حاڵەتی عەسەبانیەتی هەیە زوو تەحریکەوێت کە هەڵەگەڕێتەوە بۆ ئەسەراتی کە لەسەر ئاعسابی دایەنێت بینینە ئەو کەسێک کە بینینە بەکاری دێنێ بینی دوای ماوەیەکە و لێڵە بینێت یا تاری دیدی پیاڵێن هەروەها میزانی میزکردنەکە دێتە خوارەوە ئەو کەسە تووشی سەرگێجاوێت سەرێشاوێت یا ئەوەی کە لە قاچەکانی هەست بە بێحەسیەکات یا وەکو دەرزیاژنە ئەکرێت یا لە ناو گوێ هەستەکات کە دەنگی وەک دەنگی کوتانی چەکوش و سندان دێت یەکێ لەو عوارزە زۆر خەتەرناکیە کە زۆر کەسیش تووشی ئەبن لە ئێسکە هەیە کە تووشی پووکی ئێسکە بنەو کەسانە دیارە لە ڕێگەچوونە قسەکردنە تەمەرکوز و بیرکردن لەسەر مەسایلیشە تووشی هەر مشکلاتێکە بن دیار دەنگیش هەر ئەگەڕگێت و گەڕابێت حاڵت گەڕکرد نەگرێ بەخۆی و قۆزە عوارزێکی تریشی هەیە بەڵام ئەم چەند عارزە لە ئەسڵیترین عوارزێکە کە بەغەڵەت کەسانێک قورسی یا دەرمانی دگزامتازۆن بۆ ئەوە بەکاردێنن کە قەڵەوە منەوە کە ئەو دەرمانانە بۆ نەخۆشینگەر دروستکراوە بۆ چارەسەری نەخۆشینە نەبوو دابەزین و یا بردنە سەرەوەی کێشە. بۆ بابەتی دوی بەرنامەی ئیمڕۆمان تاقیقاتێکە کە دکتۆرێک بەناو جاگدیش خوب چاندانی کە دکتۆرێکی هندیە مامۆستای زانکۆوە لە زانکۆی نیو مکزیکۆی ئەمریکا ئەم مامۆستای زانکۆوە کاروەوتم هندیە لەوێ ئوستادی بێداشتی گشتیە بێداشت عمومیە و 150 مەقالەی نووسیوە هەم لەسەر ئپیدمی یعنی ئەوەی گشتگیری نەخۆشینەکان لەسەر محیط زیست مەقالەکانیشی مەقالەیەکی کە ئەم ئاخرە داوە دەرەوە دیارە لەسەر ئەوەسەکە لە دەوروبەری ئێمە وەکو ڕابطەیەکی هەمزیستی گاهەن ئەو ڕابطەیەکی هەمزیستیشە هەمیشە قازانجی تیانە وەختەس تەرەفێک لە قەزیەکە قازانجەوە گیاندارێکی تر وەکو سفرەیکە لەسەر ئەوە بابەتێکی تا ئامادە کردووە ئەویش لە بەسەر بابەتێکە گیاندارێکی چکۆلە کە بازە جار و تووشی ئەزیەت و ئازاری شەبیت کە ئەویش مێشولەیە لەسەر مێشولە کە دیارە لە ناوچەکانی خۆمان ناوگەرێکی جۆراوجۆر مێشولە تۆفانە یا لە قسمەت خواردرە و پەشەکورە ئەبەو ناوگەرە ئەناسێت لەسەر ئەو مەطلبێکی نووسیوە کە بۆچی بازێک کەس زۆرتر بەدەنیان جەزابە بۆ مێشولەکان بۆچی بازێک کەسانی تایبەت ئەگرنە هەدەوە چۆنی دەتوانین بەرگری لێ بکەین دیارە ئەگەر وێنەی ژمارە 5 سیرکەین لە وێنەی ژمارە 5 ئاناتۆمی مێشولەیە کە بۆ ڕاحەتی کارەکە تەقسیم کراوە بە 3 بەش بەشی سەرەوە کە سەرە بەشی ناوەڕاستی کە قەفەسەی سینە یا سینەیە یا خوارەویشی ناوسک و ئەندامی تەناسڵی و شوێنە تەناسڵیەکەس کە بۆ زادووەلەدا ئەوەتە زادووەلەت نییە ڕشتنی هیلکەیە لە ئاناتۆمی مێشولە لە قسمەتی سەرەوە دوودانش شاخەکی هەیە ئەو دوودانە شاخەکە ئەتوانێت هەناسەی کە ئەینە دەرەوە هەناسەی ئینسان یا تا حەیوانیش ئەو بازدەمە ئەتوانێت بەوە بزانێت هەلە کوێنە وەکو ڕادارە هەر ئانتینیشی ناوە ئەو پاڵگەریشە
دوودانە حاڵەت ئەوەیان هەست لە هەر شوێنێک بۆنەکەن هەستەکەن کە بۆنێک بێت ئەوان ئەو تەشخیصێدەن چاوگەریشیان هەیە و هەروەها تا ئاخرین قسمەتی کە ئەگەیتە تارسوس لە خوار قاچەکانیەوە ئەو شوێنەیە کە ئەتوانێت لەسەر ئاوە یا لەسەر گیا و گوڵ ئەوانە بێسێتەوە حاڵەتی بەسەر بێسانە و یانی لەسەر پێوەستانە و لەسەر هەم لەسەر گوڵ لەسەر دیوار لەسەر ئاو ئەوە ئەدا بۆ گیان لەبەرە زیاتر لە 3500 جۆر مێشولە هەیە بازی خۆشبەختانە زۆریکیان لەمانە ناقڵ میکرۆب نین ئەگەر ناقڵ میکرۆب بووین بیان توانیان نەخۆشین منتەقلکەن زۆر خەتەرناکن بەڵام ئەنواعیان هەیە کە ناقڵ نەخۆشینن نەخۆشین منتەقلەکەن یەکێکی ئەو کە بەناو ئانوفلە ناسرێت مێشولەکە بە نەخۆشی مالاریایە کە لەو ڕێگەوتێ نەخۆشینێکی شەیە دیارە لە ناوچەکانی ئێمە زۆر کەمە ئەویش نەخۆشین تەبی زەردە بەڵام بە دوای هەر ئەوەی کە مێشولە ئابە کەسێکەوە دیارە خارش خوراندن ئەو شوێنەکە ئەیگەسێت سووری یا هەڵاوسان ئەوانە ئەتوانێت ڕووبات بەڵام لە بازێک کەسە ئەتوانێت توش نەخۆشینگەرێکی جدی بات ئەو کەسە بواتە ناو حاڵەتێک کە سم وەکو سم شک ئانافیلاکتیکی پێژن بێهۆشە بێ وەکو ئەوەیە کە سەمی بڕاتە ناوخۆێنی تا ئەو حاڵەتە تووشە کێشێ بۆ خورینەکەیە ئەتوانێت چەند ڕۆژ درێژە بکێشێت واکەوتم لە بازێک کەسە ئەتوانێت عفونەت بێتە عامڵێکی عفونەت یا شوکی ئانافیلاکسی کەەوە حاڵەتی خەتەرناکە ئەو کەسە ئەواتە ناو حاڵەتی کۆما حاڵە بێت حتا حاڵی احتمالی کوشندگی و مەرگومیری ئەو کەسیشە هەیە متابعاتی سوورەتی گردووە لەسەر ئەوانەی کە هەم لەسەر ئەوەی کە ڕەنگی پێسیان بۆی لەشیان بۆی جەستە گەرمای لەش ئەوانەی کە دووگیانن یا ئەوانەی کە ئەو هەناسەیانە بە میزان چه میزانەکانە دەرەوکە بە دیۆکسید کەربوون ئەناسرێت ئۆکسیژنەکەیمە ئەینە ناوڕیەکەمان ئەسووزێ ئەو هەوا سوزیاگیە کە تێتە دەرەوە بە دیۆکسید کەربوون ئەناسرێت ئەم تاقیقاتە وتویە ئەوە نییە کە هەموو کەس لە ئازار و ئاسیبی مێشولە بە دوور بێ هەموو کەس ئەگەسن بەڵام لە بازی کەسە هەستی پێناکە یانێ نە هەست بە خورانەکە هەیەکات نە هەست بە ئەو شوێنە هەڵاوسان یا سووربوونەوە و برژبوونەوە کات ئەوە ئەو حاڵدە بە ئەو متاڵعاتێک کە نیشانی کردویان و نیشانی داوەکە ئەو شتانەی کە جەزابە بۆ مێشولە ئەو خانمانن کە دووگیانن و هەروەها ئەو کەسانی کە گەرمی لەشیان لەسەرەوە جیا لەوەیشە جۆرگەری لە میکرۆبگەری پۆسی ئەوانش ئەتوانێت تەسیری بێت هەر ئەوەیش کە ئەو کەسانی کە ڕەنگی پێسیان تۆخترە تیرەترە لەو کەسانێک کە ڕەنگیان ڕۆشنترە ئەوانە حاڵەتگەرێکن کە جەزابیەتی هەیە ئەو مێشولەگەرە بەرولای خۆی ئەکێشێت دیارە لەو هەزاران جۆر مادە کە بەدەن تەرەشحیەکە بەدەنی ئینسان هەم جاذبی هاتیە هەم دافعی هاتیە یان ئەتوانێ هەم ئەمانە جەزبکە بەرەولای ئەو کەسە بێن بەر ئەو منبع بێن یا ئەتوانێت دەفعیانکە بۆ ئەو ئۆکسیژنەکە ئەسوزێت ئەو CO2 ئەنتینێکە ئەمانە هەسیان ئەم مێشولەگەرە ئەوە ئەتوانێت کەسێک لە فاصلەی چەند متریە و ئەو هەناسەکە ئەدرگێتە دەرەوە حاوی دیۆکسید کەربوونە ئۆکسیژنێکە سوتاوە ئەوان لەو فاصلە ئەتوانن لە فاصلەی چەند متریۆتانن تەشخیصی بن ئەو ئانتینگەریە و دانێ لە ڕێیەکانە کە بەرەولای ئینسانی بەرەولای حیوانەکان ئەتوانێت مێشولەکان بەرەولای خۆی کێشێت یەکێتر لەو مەوادەی کە
تەرشح هەبێت لە پێسە تێتە دەرەوە ئیس ئەتوانێت ئاراقیش بێت ئەسید لاکتیکە 1968 ئەو تاقیقاتە کراوە کە ئەسید لاکتیک دانێت لەو مەوادەسە کە لە لەشی ئینسانە مێشولەکان بەرەو لای خۆی کێشێ ئەو کەسانی کە وەرزشەکەن وەرزشکەرێکی سەنگینەکەن دوای ئەو فعالیەتە لە تەرێق ئارەقە و ئەسید لاکتیکێکی زۆر ئانە دەرەوە کەمانەوەی ئەسید لاکتیک لەسەر پێسە ئەتوانێت دانێت لەو جاذبەگەرە بێت کە بۆ مێشولەکان فراهەمیەکات بۆیە تەوسیا کردێت کە ئەو کەسانی کە وەرزشکارن دوای وەرزشکەرێکی سەنگین وەرزشەکانیان ئەگەر خۆشیان نشۆن بە ئاو ساون خۆیان فشۆرن. باکتریگەر پۆسە بوو باکتریگەر پۆس لەسەر پێسی ئینسان ملیۆنها باکتری هەیە کەم باکتریگەرە هەروەکە ئەزان پێس یەکەمین سەنگەری دفاعی ئینسانە دەک محیتی دەرەوە دوایەوە ڕوات بۆ سیستم دفاعی و گول و گولگەر سپی و ئەو ئەندامانەی کە بە ئەنوان سەربازگەر دفاعی بەدەن ئەناسێ بەڵام یەکەمین سەنگەری دفاعی جەستە پێسە پێسیش ملیۆنها باکتری میکرۆب لەسەر یەکە ئەو میکرۆبەرە میکرۆبەرێکی مفیدن ئەوە نییە جزء میکرۆبەرێک بن کە جزء میکرۆبەر مزەڕ بن میکرۆبەرێکی مفیدن بەڵام لە میزان زۆر بن کەم بن بەهۆی ئەوەی کە قاتیبوونیان چەند جۆرن ئەوانە خۆی ئەو تاقیقاتێک کە کردویانە وایان وتووە کە تەسیری هەیە بۆیەنە لەسەر پێسی 49 کەس ئەو تاقیقاتیانە کردووە کە ئەنواعێکی زۆر لە چەند جۆر لەو میکرۆبگەر مفیدە کە لەسەر پێسە هەیە لە ناو مەحفەزەگەرێکە ئاغشتیان کردووە بە ئەشیایەک دوایەوە خستویانە ناو ئەو مەحفەزەگەرەکە مێشولەی تێ بووە نەتیجە تاقیقاتەکە ئەوە بووە ئەو پێسانەی کە مەجموعەیەک لە باکتریگەر جۆرا و جۆری هەیە ئەتوانێت جاذب بێت بۆ ئەو مێشولەگەرە بەتایبەت ئەوانە وتووە کەسانێک کە سابوونگەرێکە و سابوونگەرە بە سابوونگەر دژە باکتری بەکارتێوە سابوونی دیتۆڵ ئەوانە ئەتوانێت ئەو میکرۆبەر پێسە لە ناو بوات و سفرەیەکی باش بۆ مێشولەکان فراهم بێت. یەکی تر لەو فاکتۆرانە کە دەستنیشان کراوە جۆری خوێنی ئینسانەکانە دیارە وتویە خۆشحاڵیەکەی بۆ جۆری خوێنی و کەسانەیە کە ئایا بەڵام پێچەوانەکەیشی بۆ ئەوانەیە کە ئەوە یانێ زۆرتر حەز بە گەستنی ئەو کەسانەکەن کە جۆری خوێنەکەیان لە جۆری ئەوە بەڵام جۆری ئەو لە مێژووە یەک شانسی بوو بە کە هەم سڵامەتیان هەم ڕێژەی تووشبوونیان بە نەخۆشینێکە ئیسە کەمەوە بوو بە ئەرزەی لەگەڵاکرگە مالاریا بەڵام ساڵانە پێشتر قەتڵعامێکی زۆریە کرد کەسانێک کە جۆری خوێنەکەیان ئەو بووە ئەو تووشبوون بە مالاریایان کەم بوو یا مەرگومیریشیان هەر نەبووە بۆ ئەو هەناسەیشە کەسانێک کە سەدحی لەشیان زۆرە پانترە بەرینترە دیارە CO2 زۆر ئەو ئۆکسیژنە سوتاوەیەکی زۆرتر ئەدەنە دەرەوە گیرەندەگەرێکیان هەیە کە بەناو CP ناسراوە ئەو گیرەندەگەرە کە لە وێنەکە کە پێشتر نیشاندرا جەهەتی ئەو ئۆکسیژنە ئەو هەناسەیان پێ نیشانەدا کە لە هەناسە باقی جانەوەران یا لە ئینسان و تێدە دەرەوە و ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی خۆی بێت بۆ ئەوەی کە بڵێن بازێک کەس ئەڵێت کە بە منەوە هەر نادا کەوان نییە پێوە ئەدات بەڵام لە بازێک کەسە زۆرترە دوای ئەوە ئەو مەقالە کە
ئەم دوکتۆرە نووسیە وای نووسیە کە بۆ چی بکەین بۆ ئەوە کە بەرگریکەین بۆ ئەوەی ئێمە پێمان و نەدەن وایشی نووسیوە ئێژە ئەگەر ئێوە لەو دەسە لەو بنیادەمانن کە مێشولەکان حەزەکەن لەسەر دەکیەوە جژنی خۆیان بگرن ئەڵێ دانیشمەندان هێشتا ناتوانن علەتی ئەسلی و دەقیقی بێژن کە ئێوە لە کام دەسن یا ئەوەی کە ئەو ئۆکسیژنە ئەو هەناسە ئەو ئۆکسیژنە سوتاوە ئەو هەناسە کە بازدەمە ئەدرگێتە دەرەوە ئەو عامڵەیە یا ئەسید لاکتیکی کە لە لەشتانەوە دێتە دەرەوە یا جۆرە خوێنەکانتان بەڵام هەروە دووتویە فقط یەککار چارەنووسی خۆتان ئەمە کە قبولی مەکەن بۆ ئەوەی کە قبول نەکردنی و چار نووسەسە و کارگەرێک ئەقداماتێکە بێت کرگێت وای وتوەکە لیباسی ڕۆشن ئەوە لەبەرکەن مێشولەکان زۆرتر ڕەنگەرێکی تۆخ یا ڕەش بە ڕەنگەری ڕەش و قاوەی زۆرتر حەزەکەن بۆ ڕەنگە بەر ئەو ڕەنگەتیان وە تۆسیشیان کردگە کە لە سەوزی ڕۆشن و ڕەنگی شین باشترین جلگەرێکە کە زۆر کەمتر ئەو مێشولەگەرەتیان بلایەنەوە و هەروایەجە لە ساڵی 1992 متاڵعەیەک نیشانی داوە کە یعنی 20 ساڵەوە بێت کە ڕەنگی زەرد و نارنجیش ئەتوانێت دەفعی ئەو حەشەرات و ئەو مێشولانە بێت توی دەرمان و وەکو کرم یا ئسپرەیگەریش هەیە بەڵام ئەگەر مشکڵێک هەست لەگەڵ دێت دیارۆمادێکە کە لەناو ئەو ئسپرەیگەرە بەکاریە بەنیا لەگەڵەوانە مشکلێکتان هەیە ڕێگەرێکی تەبیعی ناو بردووە یەکێک لەوانە گوڵێکە بەناو سیترونلا ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 8مان پێ نیشان بدات ئەم گوڵە لە ناوشەکانی خۆمانە بە گوڵی چای ئەناسرا بەڵام لە ئەسڵە ئەمە گوڵی چای نییە یعنی گوڵ بۆ عەتری چای نییە بەڵکو جۆرە گوڵێکە بۆنێکی هەیە کە ئەو بۆنیە حەشەرات بەتایبەت مێشولە لە خۆی دوورەکاتەوە کە لای خۆمانە بە گوڵ چای ئەناسرا ئەم گڵاسەوزە دایەنیا کە زەردە بووە و لەگەڵ چای وشکەکەیان کردە ناو قۆڕیەکە و دەمیان نەکرد بەڵام سیترونەلاسیا بە عنوان گوڵێکی گیایکی دژە حەشەرات ئەو ئەو مێشولەگەرە ئەناسێت یەکێ لەو سەوز یا گیاکان تر کە ئەتوانێت دافعی ئەم مێشولەگەرە بێ نعنایە و هەروەها ئاوێک کە ئەمێنێتەوە ئەم وێنە کە ئەیبینن امیدوارم کە من ناوەکەی دروست وتێ بەناو گوڵ هەمیشە بەهار ئەناسرێت دیارە جۆرگەرێکی جۆراوجۆری هەیە یا لە وێنەی دواتریە ئەتوانێت ڕەنگەرێکی مختلفی بێت ئەمانە لە هەست لە ناو حوشکەرە باخچەگەرە کۆڵانگەرە ئەمە یەکی لەو گۆڵگەرەسە کە ئەتوانێت دوورکەرەوەی مێشولە بێت لە ئەو محیتەکە هەین و هەروەها لە ئاخری ئەو مقالە و وان نووسراوە کە عنوان ئاخرین تەوسیە ئەڵێ ئەگەر لە هەموو شتێ شکستان خوارد هیچ کامی جوابی نەداوە تەنیا ڕێگەی کە ئەمێنێت ئەوەیە لە نزیک کەسێکە و دانیشن کە مەغناتیس و جاذبە و گیرایی ئەو بوو مێشولە زۆرترە بۆ ئەوە مێشولەکە بەرلای ئەو بڕن و ئێوە نەگەسێ ئەمە ئاخرین خەتێ بوو پاراگرافێ بوو کە ئەم مامۆستای بێداش عمومیە نووسی بووی بە تواوبوونی مەقالەی ئەو هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان لەلایەن خۆم و هاوکارانم ماڵاوایتان لیەکەین تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتووە کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بۆ بە ئاواتە خوازی